لەسەر بڕیاری قوبات تاڵەبانی 11141 پارچە زەوی بەسەر کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی دابەش دەکرێت. وەزیری شەهیدان و ئەنفالکراوەکانی حکومەتی هەرێمی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی دەڕایگەیاند کەسوکاری ئەو شەهیدانی تا ئێستا سوودمەند نەبوونە لە وەرگرتنی زەوی لەسەر بڕیاری قوبات تاڵەبانی زەویان پێدەدرێت. لێرەدا پێویستە سوپاسێکی زۆری جەنابی کە قوبات تاڵەبانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە وەکالەت بکەین کە لە بڕیارێکی زۆر گرنگ و پێویستە بڕیار دراوە کە 11141 پارچە زەوی دابین بکرێ بۆ کە 5069 بۆ ڕاگیراوانی سیاسی و ڕزگار بووانی شاڵاوەکانی ئەنفالە 3398 پارچە زەوی بۆ شەهیدانی سەنگەر ئەوانەی کە سوودمەند نەبوون تا ئێستا ئەو بڕیارە بۆ ئەوانش دەرچووە پیرۆزبایی لە ئەوانی شەکەین 2674 هزار پارچە زەوی بۆ زیندانانی سیاسی ئەوانەی کە منحەیان هەیە نزیکەی 2000 کەسێک کە تا ئێستا زەویان وەرنەگرتووە ئەو بڕیارە ئەوان شەگرێتەوە. دیارە ئەمە بۆ هەر چوار پارێزگاکەی ئەولێر و سلێمانی و دوهۆک و هەڵەبجە. وەزیری شەهیدان هەر لەو کۆنگرە ڕۆژنامەوانی دەڕایگەیاند مامەڵەی 15000 زیندانی سیاسی تەواو بووە و چاوەڕوان دەکەین لە ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەر بدرێت و منحەیان پێ بدرێت. ڕاشی گەیان لەگەڵ بەغدا لە گفتوگۆداین بۆ ئەوەی بە جۆرەی دەستور مافی کەسوکاری شەهیدان و زیندانیان دابیر بکەین. دەربارەی زیندانیانی سیاسی ئەمە لە هەوڵین لەگەڵ شەهیدان کە لەگەڵ بەغا بە پێی مادەی 132 کە مادەیەکی سرف دەستوریە بە پێی ئەو مادەیە حکوومەتی ئیتیحادی واجبە لەسەریە واجب کراوە کە ڕعایەتی کەسوکاری شەهیدان و زیندانیانی سیاسی بکە و منحەشیان بداتێ لەسەر بودجەی سیادەی حکوومەتی ئیتیحادی. ئەو مادەیەکی زۆر گرنگە جگەلەوە پێویست کراوە کە هەموو زیانەکانی جینۆساید و ئەنفال و کیمیاباران و هەموو ئەو زیانانەی لە خەڵکی کوردستان و باشووری کوردستان بەگشتی کەوتووە بدرێتەوە کە مەزەندە کراوە بە زیاتر لە 384 ملیار دۆلار. وەزیری شەهیدان و کاروباری ئەنفالکراوەکان ڕایگەیاند شەهیدانی شەڕی داعش تا ئێستا لەسەر وەزارەتی پێشمەرگەن بەڵام وارس و منداڵەکانیان هەمان ئیمتیازاتی کەسوکاری شەهیدانیان هەیە و ڕاشی گەیان پارەی خوێندنی کەسوکاری شەهیدان بەردەوام دەبێت. وەزارەتی ئاوەدانکردنەوەش لە هەوڵی بەردەوامدایە تا یەکەکانی نیشتەجێبوون بۆ کەسوکاری شەهیدانی شەڕی داعش تەواو بکات. هەر کاتێکش تەواو بوو بەسەر کەسوکاری شەهیدان دابەش دەکرێت. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.